دکتۆر بیاسون حسین پزیشکی گشتی لە راپۆرتێکدا سەبارەت با چۆنیەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ژێرناوی چ کاتێک لە کەسێکی توشبووە تووشی کۆرۆنا دەبیت ڕێنمایەکانی سەنتەری کۆنتڕۆڵکردن و ڕێگری لە نەخۆشیەکان لە ئەمریکا بڵاوی کردوەوە تایدا ئاماژەی بۆ ئەوە کردووە بۆ توشببوونی کەسێک بە ڤایرۆسی کۆرۆنا ئەو کەسە پێویستی بە وەرگرتنی 1000 تەنۆڵکەی ڤایرۆسەکە هەیە. ڕاشی گەیاندووە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کەسێکی توشبوو بۆ دەوروبەری لە ڕێگەی هەناسەدانەوە نزیکەی 20 تەنۆڵکەی ڤایرۆس لە ماوەی دەقەیەکدا فرێدەدات. هەروەها لە ڕێگەی قسەکردنەوە 200 تەنۆڵکەی ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی دەقەیەکدا فرێدەدات. هەروەها لە ڕێگەی کۆکەوە 200 ملیۆن تەنۆڵکەی ڤایرۆسی کۆرۆنا فرێدەدرێت و بڵاو دەبێتەوە. دکتۆر بیاسون حسین پزیشکی گشتی ئەوەشی خستووەتە ڕوو ژمارەی بڵاوبوونەوەی تەنۆڵکەی ڤایرۆسی کۆرۆنا لە کاتی پژمەدا زۆر و دەکاتە نزیکەی 2000 ملیۆن تەنۆڵکەی ڤایرۆس کە پێویستە هاوڵاتیان بە هەموو توانایانەوە ڕێگاکانی خۆپارێزی بەکاربهێنن تاکو ڤایرۆسەکە نەچێتە لەشیانە و هەموو پێداویستە پزیشکەکان بەکاربهێنن. لە درێژەی راپۆرتەکەیدا دکتۆر بیاسون حسین هاوکێشە و سیناریۆکانی توشبوون بە کۆرۆنای خستە ڕوو ئاماژەی بۆ ئەوە کردووە ئەگەر دووری نێوان کەسەکان 6 پێبێت ئەوە مەترسی کەمە. هەروەها قسەکردنی ڕوبەڕوو لەگەڵ کەسێک بە ماسکەوە کەمتر لە 4 دقە ئەوە مەترسی کەمە و ئەگەر کەسێک بەلادا تێپەڕێت و بە پیادە یان بە پاسکیلیان بەڕاکردن بە هەمان شێوە مەترسی کەمە. هەر لە راپۆرتەکەدا دکتۆر بیاسون حسین ئاماژەی بۆ ئەوەش کردووە شوێنێکی کراوە هەواگۆڕشەی باش لەگەڵ خۆپارێزی بە دوورکەوتنەوە و هێشتنەوەی مەودا لە نێوان کەسەکان ماسک و دەستکێش و مەترسی کەم دەبێت. دکتۆر بیاسون حسین ئاماژەی بۆ ئەوەش کردووە شوێنێکی کراوە هەوا گۆڕشەی باش لەگەڵ خۆپارێزی بە دوورکەوتنەوە و هێشتنەوەی مەودا لە نێوان کەسەکان و ماسک و دەستکێشیش مەترسی کەم دەبێت. هەروەها چوون بۆ سۆپەرمارکێت و بەقاڵ مەترسی مامناوەندی هەیە و دەتوانرێت کەم بکرێتەوە بۆ مەترسی کەم بەکەمکردنەوەی کاتی مانەوت و جێبەجێکردنی ڕێنمایەکان. بەڵام هۆشداری داوە لە شوێنی داخرا و دەڵێت مەترسی زۆرە و چێشخانەکانش بە هەماشیەوە مەترسی زۆرە و دەکرێت کەم بکرێتەوە بۆ مەترسی مامناوەند بە دانیشتن لە دەرەوە شوێنی کراوە پاراستنی مەودای پێویست لە نێوان یەکتر و زۆر دەست نەبردن بۆ کورسی و مێزەکان. ئەوەشی خستۆتە ڕوو قوتابخانە و شوێنی ئیشی قەرەباڵغ مەترسی زۆر بەرزە و تەنانەت بە پاراستنی مەودا لە نێوانیان ئەوەشی خستۆتە ڕوو ئاهەنگ و بۆنەکان مەترسی زۆر بەرزە. دکتۆر بیاسون حسین پزیشکی گشتی لە راپۆرتەکەیدا تکا دەکات هەموو کەسێک لای خۆیەوە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بێت لە پێناو پاراستنی گیانی خۆیان و ئازیزانیان لە پەتای کۆرۆنا هەروەها پابەندی تەواوی ڕێنمایەکان بن بەمانەوەیان لە ماڵەکەیان یان پاراستنی مەودا لە نێوان بەکارهێنانی ماسک و دەستکێش.